بۆچی هەموو کەم و کوڕیەکانی ئێستامان دەخرێتە ئەستۆی دوێنێ؟ کابینەکانی پێشوو تاوانبارن یان کابینەی ئێستا بێدەسەڵاتە لە بەردەم قەیرانەکاندا؟ بۆچی بۆ هەموو بابەتێک دەستی تۆمەت درێژ دەکرێت بۆ کابینەکانی پێشوو؟ گەلی کورد شۆڕشی کرد، هەر ئەو گەلەش هاوکاری پێشمەرگە بوو. گوندەکان ماڵەکانیان کردە بارەگای سەربازی بۆ پێشمەرگە. ژن و کچ بوونە هێزی پشتیوانی و نۆژدار و دابینکەری خۆراک و ئاو و پێداویستەکانیان. سەرنجام بە چەند ساڵ پێش ئەوەی کورد ڕزگاری بێت، حکوومەتی عێراق خاکەکەی وێران کردو، 4500 گوندی وێران کرد. بە سەدان هەزار تاکی کوردی بە تۆمەتی پشتیوانی پێشمەرگە کیمیابەران کران. ئەنجامەکەی چی بوو؟ پاژەوەی هاوپەیمانان لە بەرامبەر داگیرکردنی کۆید هێرشیان کردە سەر ڕژێمەکەی سەددام ئیدی خەڵکی کوردستان لە شارەکانەوە ڕاپەڕینیان دەست پێ کرد. ڕزگاری هاتە بەرهەم. سەرنجام دەسەڵاتی خۆماڵی کوردی بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێکات. ئەم حکوومەتە لە سەرەتای دروستبوونیەوە بە بیانووی ئەوەی حکوومەتی عێراق گەماروی لەسەر داناون نەیتوانی ئەرکەکانی دابینکردنی خزمەتگوزاری و پێداویستیەکانی خەڵک دابین بکات. بەشێکی تر لە بیانوەکەیان ئەوە بوو حکوومەتی عێراق توانە کارگێڕەکانی لە کوردستان کشاندەوە بۆ ئەوەی کورد نەتوانن حکومڕانێکی باش بەڕێوەبەرن. هەرواش بوو خەڵکانێکی چەکدار بێ ئەوەی ئەزمموی بەڕێوەبردننی کۆمەڵگەیەکی مەدەنیان هەبێت دەستیان کرد بە بەڕێوەبردن و حکومڕانیکردن. دوای 30 ساڵ و 9 کابینە هێشتا ئەم جوگرافیا بچووکەی ناویان ناوە هەرێمی کوردستان بەدەست کۆمەڵی قەیران و ناتەواوی ئیداری و داراییەوە دەناڵێنێت. ئەوەی جێگەی سەرنجە هەموو کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن ئەموو خراپکردنەکان یان کەم و کوڕیەکان لە ئەستۆی ئێمە نییە، بەڵکو لە کابینەکان پێشەوە کەڵەکە بوون. وەزارەتی دارایی و سامانە سروشتیەکان هەمیشە باز لە کورتێنانی بودجە و قەرز دەکەن. لە کاتێکدا دوو وەزارەتن لە بنەڕەتدا دەبێت داهات کۆبکەنەوە. وەزیرێک نەهات خاڵی کۆتایی قەرزاری دابنێت و سیستمێکی هەبێت بۆ ئەوەی قەرزار نەبێت و دۆخەکە ئاسایی بکاتەوە. وەزیرەکانی تەندروستی باسی خراپی وەزارەتی تەندروستیەکەن، باسی کەڵەکەبوونی دۆخە نەخوازرا و خراپەکانی سیستمی تەندروستیەکەن. وەزیرێکی تەندروستی نەهات خاڵی کۆتایی لە بەردەم خراپیەکان و سستیەکان دابنێت و دەست بکات بە چاکردنەوە و گەشەپێدان. وەزیرەکانی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەبری ئەوەی لەگەڵ دەست بەکاربوونیان بە پاکێجێک لە بەڕێوەبردنیان پێبێت. کوردوتنی لە نوقتە سەریدێڕەوە دەست با گۆڕانکاری بکەن، کەم و کوڕیەکان درێژە پێنەدەن. ئەوانیش بەردەوامن لەوەی سیستمەکە لە بنەڕەتەوە بە خراپی هاتووە. ئەم پاساوەی وەزیرەکان پاساوی سەرۆک و جێگیری حکوومەتیشە. لە کاتێکدا دەبوو حکوومەتی نوێ خاوەنی سیاسەتی خۆی بێت و گۆڕانکاری ڕیشەی ئەنجام بدات. دێت دەڵێت کابینەکانی پێشوو کەم و کوڕیەکانیان کەڵەکە کردووە لەسەر قەرزاری حکوومەتەکەی. سەرۆکی حکوومەت دەڵێت قەرزی کابینەکانی پێشووە و ماوەتەوە. لەسەر کەم و کوڕی کارەبا وەزیری کارەبا هەروە دەڵێت خوێندنی پارالێڵ ناڕەزایی لێ دەکەوێتەوە و وەزیری خوێندنی باڵا دەڵێت هی ساڵانێک پێش منە و من بەرپرس نیم لێ. کەم و کوڕی لە پرۆگرامەکانی خوێندن هەیە و وەزیری پەروەردە دیسانەوە دەڵێت 14 ساڵە ئەو هەڵەیە هەر هەیە و کەس دەنگی نەکردووە. لاپاو دەبێت دیسانەوە سەرۆکی حکوومەت و وەزیرە پەیوەندیدارەکان دەڵێن خەتای پرۆژەکانی ساڵانی ڕابردووە و لە سەردەمی ئێمەدا هەڵەی وا نەکراوە. من نازانم یعنی ئەمە بڕیارێکە لە کابینەکانی پێشووتر چەندین کەمە کابینەی نوێمە 8 کابینە پێش ئێمە بەرپرسیار بوون بەرامبەر بە بەڕێوەبردننی ئەو مەلەفە. ئەگەر بابەتێکی وە لە ناو پرۆگرامەکانی خوێندن دانرابێت لە چەند ساڵی ڕابردوو من ئەتوانم بڵم بەرپرسیارەتەکەی هی ئێمە نی ئێستا لە وەزارەتی پەروەردە، بەڵام بەرپرسیارەتی ئەومان لەسرە چاشی کرد. خۆی ڕاستیشە ئێمە دامانێنا و کابینە بەرپرسی لە داهێنانی ئەم بیدعانە خەڵکی تکردوی لێ وەکو هەروەکو دەرماڵەکە
خەڵکێتی لە 2009 دەکردوێتی ئێمە نەماکردێت لە کۆتا کابینی حکوومەتی هەرێمی کوردستاندا کە نوێمین کابینەیە مەسرور بارزانی سەرۆک و قوبا تاڵەبانی جێگری سەرۆکن ئەوان نەوەی دووەمی شۆڕشن وەک میرات کەم و کوڕی کابینەکەیان بۆ مایەوە خۆیشیان بەردەوام جەخت لەوە دەکەنەوە و ئەوەیان کردوتە بیان و بۆ بەردەوامی کەم و کوڕیەکان و بەو پاساوانە خۆیان دەربازەکەن بەڵام هیچ کام لەو بیان و هۆکارانە نابنەهۆی دەربازبوونیان لە کەم و کوڕیەکان و ئەوان ئەگەر دەیانزانی کابینەکانی پێشخۆیان هێندە کەم و کوڕی لە سەرجە مۆزارەت و سێکتەرەکانی بۆ بەجێهێشتون بۆچی ڕازی بوون وەریان بگرن و ئەگەر وەریشیان گرتووە بۆچی لە بریگلەیکردن لە کابینەکانی پێشخۆیان لە خەمی چارەسەرکردنی کێشەکان دانین بە شێوەیەکی بنەڕەتی بۆ ئەوەی ئەوانیش جێی نەهێڵن بۆ کابینەی دوای خۆیان.